بەردەوامین ئۆرکێسترای گەنجانینەوە بە پاڵپشتی و سپۆنسەری دەستگای میدیای کورسات سێمین کۆنسێرتی خۆی بە بەشداری زیاتر لە 50 ژەنیاری بەتوانە پێشکەشەکات. لە ئێستادا ئامادەکاریەکان بەردەوامیان هەیە و بڕیارە 16 ئەم مانگە لە تەلاری هونەری شاری سلێمانی سەعات 6 ئێوارە پێشکەش بکرێت. باش بەسپاسەوە بە ڕێزوەلید ئەحمەد ڕابەری کۆنسێرتەکە لە ستودیۆ لەگەڵماندایە. کاگوەلید بەخێر بێ سوپاس کاتی خۆت مێوە بەخشی. زۆر سپاس بۆیەوە. سپاس. کاگوەلید من سەرەتا ئەمێلەوە دەست پێ بکەم ئامادەکاریەکان تا ئێستا بەکوێ گەیشتووە هەڵبەت ڕاهێنانی زۆری وێ کۆنسێرتێکی لەم جۆرە ئەمێل شێشی گشتی ناساندنم بۆ ئامادەکاریەکان و کۆنسێرتەکە بۆ بکەیت. سەرەتا ئێوارتان باش. سپاس بۆ تۆ. دەستان خۆش بێت. زۆر سپاس کە لە سەرەتاوە کەناڵی کورسات بە پاڵپشتی کەناڵی کورسات ئەم ئامادەسازی بۆ ئەم کۆنسێرت ئاکرێت و تەواوی توانای خۆیان قسەتە گەڕەوە بۆ پێشکەشکردنی کۆنسێرتێکی لەو شێوەیە. هەڵبەتە ئێمە ئێستا لە دوا قۆناغەکانی ئامادەسازیین 16 مانگ کۆنسێرتێکی قەشەنگ پێشکەشەکەین. ڕۆژی شەمەیدا و 6 ئێوارە بەڵێ. ئۆرکێستراکەش ئۆرکێسترایکی گەنجانە پێک هاتەیە لە چین و توێژی گەنجی ئەم شار و شارەکانی کە نزیکی 52 موزیسیان لەگەڵ حەڤە کۆڕەلست لەگەڵ سێ دەنگ بێژە. بەڵێ باشە کاگوەلید چالاکیەکانیان بەرهەمەکانی ئەم کۆنسێرتە چی لە خۆگرێت؟ بەرهەمەکان ئەتوانین جیاکراوەتەوە کە چەند بەرهەمە یاخود بە دیاریکراوی بەرهەمەکان چی؟ ئێمە ڕێک ژماری بەرهەمەکان ناڵێم بۆی ببێ بە سوپرایز بۆ بەڵێ زنجیرەیەکی بەرهەم پێشکەشەکەین پێک هاتەیە هەڵبەتە لە موزیک و گۆرانی کوردی باشووری کوردستان و کۆمەڵێ ئاواز و میلۆدی ئەرمینیا کە کوردی ئەرمینیا پەیوەستە بە کوردی ئەرمینیاوە لەگەڵ ئەوەشە میکسێکمان کردووە لە ناوەندی بەرهەمەکانە ئێمە دەنگبێژێک یان مەقامبێژێک مەقامە چڕێت و لەگەڵ ئەوەشە بەرهەمێکی ترندی ئەوروپیمان هەڵبژاردووە ڕۆژ ئاوایی کە پێشکەشیەکەین. کاگوەلید پێشتر دوو کۆنسێرتان ئەنجام ماوە جام مەبەست بە بزانم جیاوازی ئەم کۆنسێرتە لەگەڵ کۆنسێرتەکەی ڕابردوو چییە؟ جگە لەوەش پرسیارێکی تریشم هەیە چالاکیەکانی ئێوە لەگەڵ تیپەکانی تر چ لە عێراق بە چ لە هەرێمی کوردستان بیاخود لە تاوی جیهانی گروپی ئێوە بەچی جیاکرێتەوە بە شێوەیەکی گشتی کاگوەلید؟ پێش هەموو شتێک ئەم ئۆرکێسترای ئێمە ئۆرکێسترایەکی گەنجانە. واتە تەنها گەنج لە خۆی ئەگرێت. باشە ئەو کەسانی کە بەهرەمەندن توانایەکی ژەنین یاخود موزیکیان هەیە ئەتوانن بەشدار بن لە ئۆرکێستراکەیە. پاشان ئێمە ئەمە سێم کۆنسێرتە سێم هەنگاوە کە پێشکەشێکین لە ئۆرکێستراکەیە. هەنگاوی یەکەم دەستپێکی ئۆرکێسترا بوو لە ڕووی قەباری ئۆرکێستراوە جیاوازی هەیە لە ڕووی بەرهەمەکانەوە جیاوازی هەیە لە ڕووی نمایش و ڕاهێنان و شێوازی ڕاهێنانکردن جیاوازی هەیە. کۆنسێرتی دووەممان ئەوە بوو کە هەڵوێستێکی نیشتیمانی بۆ ڕۆژاوای کوردستان بوو هەڵبەتە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو و هەوڵمان بتوانین دەنگی خۆمان لە سلێمانیەوە بگەێنین بۆ ڕۆژاوە ئەوە خزمەتێک بە برایانمانێکمێ دواترەکە کاتە بێت بێگومان بۆ ڕۆژاوا بوو. کۆنسێرتی ئەم جارەمان کۆنسێرتێکی فراوانترە لەو دوو کۆنسێرتی کە پێشکەشمان کردووە لە ڕووی قەبارەوە موزیسیانەکان زیاترن لە ڕووی فۆرمی موزیکیەوە جیاوازترن لە ڕووی دەنگبێژەکانەوە گروپی کۆڕاڵ هاتووەتە با بڵین ناوەندی ئیشەکەەوە. کەواتە کاگوەلی تۆتر لە ڕووی فۆرمەوە لە ڕووی ئامادەبوونی ژەنیاریەکانەوە ئەم کۆنسێرتە جیاوازیە کەواتە ئەکرێ بڵین ئەم کۆنسێرتە بینەر و بیسەر شتی جیاوازتر گوێی لە کۆمەڵی بەرهەمە بێ بۆ یەکەم جارە لەم ناوچەیە پێشکەشەکرێت. کۆمپۆسی بەرهەمەکان کاگوەلیت کۆمپۆزی بەرهەمەکان خۆشبەختانە ئەوەیە کە بەشێکی گەنجانمان بەهرەمەندن خولیای ئەویان هەیە کە بۆ منە ئەرێنجی موزیک بکەن وەرگێڕان باڵین داڕشتن بۆ موزیکان بکەن بۆ ئۆرکێسترا. ئەرمینیەکان بەشێکیان کردویان و کوردیەکان بەشێک و ئەوانی کە ئەوروپین بەشێکی گەنجەکان کردوێنە بەڵام لە کواڵەتیکی زۆر بەرزایە. کاگوەلید ئەوەی ئێمە بیستومانە و ئەزانین کە گروپەکەی ئێوە کارتان لەسەر بەرزڕاگرتنی یاخود با بڵێن زیندووکردنەوەی شاکارە کوردیەکان کردووە لەم کۆنسێرتەیە گوێبیستی شاکاری ترەبین؟ گوێتان لە گوێبیستی
کۆمەڵە بەرهەمی باشووری کوردستانە بێت بەڵام بە لیڤڵێکی بەرزتر ئەتوانم بڵێم یەک لە میلۆدیەکان ئەوەیە کە موزیکی بۆ دانراوە باشە ئێمە ئامانجمان ئەوەیە بتوانین میلۆدی کوردی لە لیڤڵێکی بەرزا پێشکەشکەین و تێکەڵکێشێکی بکەین یاخود هاوسەنگیکی بۆ دروستکەین لەگەڵ موزیکی ئەوروپیە موزیکی گەلانیکەیە بۆچی لەبەرەوەی کار لەسەرەوەکەین کە میلۆدی کوردی لە فۆرمێکی ئۆرکسترا کوردی پێشکەشکەین ئامانجمانەوەیە کە بۆ نمونە ئۆرکسترایکی گەنجانی کوردیمان هەبێت پەیوەست بێ بە کوردستانەوە خزمەتەکەمان لە سلێمانیەوە بۆ کوردستان ئەمە فۆرمێکی تایبەت بە خۆتان ناتوانین وا بڵین کاکوەلید باش کاکوەلید من لە وەک لە سەرەتاوە باسم کرد دەستگای میدیایی کورسات پاڵپشتی یاخود بڵین سەپۆرتی ئەم کۆنسێرتە ئاکات دەستگای میدیایی کورسات بۆ ناسراوە کە بەردەوام پشتیوانی کولتور و هونەرە بە شێوەیەکی گشتی ئەم دڵسۆزی دەستگای میدیایی کورسات بە بۆچوونی تۆ چۆن هەڵەسەنجێنی هەڵبەتە کورسات لەوەتی هەیە دێڕێکی لەسرە زۆر جوانە ئەڵێ کورسات ماڵی هەمووانە بێگومان ماڵی هەمووان بووە بۆ ئەم کۆنسێرتەش بۆ کۆنسێرتەکانی پێشوش هەڵوێستی کورسات بە بەرزە نرخێنین لەبەروی بێ ئاوەردانەوە یاخود بێ بیرکردنەوە لە بۆ هەر بەرژەوەندیەک دەرگای وڵا کردووە بۆ پێشکەشکردنی هاوکاریەکانی بۆ پاڵپشتی کاری هوەری هەمیشە کورسات وا بووە کاکوەلید وەک لە سەرەتاوە باست کرد ئێوە سرودێکتانە بوو سرودی کوردستان نیشتیمانی جوان کە وەک پشتیوانیەک بۆ ڕۆژئاوای کوردستان بوو کاردانەوەی چۆن بوو هەروەها تا چەند گرنگە ئێمە لە ڕێی هونەر و کولتور یاخود بڵین لە ڕێی میوزیکەوە شوناس و کولتوری خۆمان بگەنین بە جیهانی دەرەوە مەبەستم سرودەکەی ئێوەیە کە کاردانەوەیکی باشیە بوو ئەو سرودە دەنگدانەوەیکی باشیە بوو کاردانەوەیکی باشی هەبوو لە ڕووی سۆشیال میدیاوە یاخود جەماوەرەوە کە گویان لێگرت بوو بۆ ئەم جارش بەرهەمێکمان ئامادە کردووە هەر بۆ کوردستانە بەڵام بە فۆرمێکی زۆر جیاواز کۆڕاڵ و کۆمەڵی ئەمری ترادیشنەڵی کوردی بەشدارەتیایە دەنگبێژ و مەقامبێژ بەشدارەتیایە پارێزگاریکردن لە مۆرک و لە میلۆدی کوردی کاری لە پێشینەمانەیەوە ئەمانەوێ ئەم فرە ڕەنگیە ئەمجگە لە شاکارە میوزیەکان مەبەست سرودەکانیش کە بەردەوام کاری لەسەر بکەن زەرورە گرنگە کە ئێمە کار لەسەرەوە بکەین لانی کەم هەر کۆنسێرتێ یاخود دوو کۆنسێرت جارێ سرودێک پێشکەشکەین کاکوەلید من کاتم نەماوە بەڵام دوا پرسیاردا ئاڕاستاکەم دوا بەدوای ئەم کۆنسێرتە کە باسمان کرد کە ڕۆژی شەمەیە لە تەلاری هونەر سەعات 6 ئێوارە بەنیازن ئەم کۆنسێرتە بەرنە هەولێر یاخود دەرەوەی وڵات هیچ ئۆڤەرێکتان لەو بارەوە بۆ هاتووە ئەمێنێتە سەر ئەو پلانی کە داماڕۆشتوە ڕاستێکی پلانەکەمان وایە کە لە سەرەتایە چەند کۆنسێرتێک لە کوردستانە پێشکەشکەین پاشان هەوڵی ئەوە بین ئەم هونەرە بەرین بۆ دەرەوەی کوردستان بەڵێ کاکوەلید پاشگەز بوومەوە وەڵا پرسیارێکی کەشم هەیە باشە شێوازی وەرگرتنی ئەندام لە گروپەکەی ئێوە چۆنە بەڕاستی ئەوەش مەبەستم بوو باش بوو لە کۆتاکە بیرم کەوتەوە هەڵبەتە تەمەەن دیاری کراوە تەمەەن دیاریش مەبەستم بۆ تەمەەن دیاری کراوە تاکو تەمەنی 30 ساڵ وەکو ژەنیار وەرەگیرێت پێویستە ئەو کەسە ئەکادیمی لانی کەم ئەکادیمی بێت و خوێندنەوەی نۆتە ساید ریدینگی باش بێت بەهری ژەنینی هەبێت دەنگ بێژ بێ ئەگەر پێویستە شارەزای مەقامات و پێویستە شارەزای دەنگبێژی بێت بەڵێ بەڕێز وەلی دەحمەد سەرۆکی ئۆرکسترای گەنجانینەوە سپاس دەستە دۆ لەگەڵ ما بوو سەرکەوتو بوونەوەکەمیش زۆر سپاس